ئەمڕۆ دادوەر هیچ بڕیارێکی نەدا. ئەمڕۆ دادوەر بەس خوێندنەوەی وتەی تۆمەتبارانی کرد، زائیدەن خوێندنەوە وتەی سکاڵەکاران. باشە هۆکار چی بوو سکاڵەکاران ئامادە نەبن ئەوای ئامادە بن بەپێی بڕیاری دادگا؟ وڵات دادگا ئاگادارنامەیەکی بۆ کردبوون بۆ هەردوو سکاڵەکار بافڵ جەلال تاڵەبانی و قوبات جەلال تاڵەبانی، بەڵام هیچیان ئامادە نەبوون، نەخۆشیان و نەپارێزەرەکانیشیان. لەبەرەوە بوو دادگایەکە دواخرا بۆ پێنجشەممە ئایندە یا هۆکاری ترە؟ ناوەڵە لەبەرەوە نەبوو دادگا دواخرا، لەبەروی پەراوەکان زۆر بوون، وتەی تۆمەتباران زۆر بوون، بەسەوە نەفریاکەوتەوە بخوێنرێتەوە. ئێستا قبول کراوە کە دۆسیەکەی لێرە بگوازرێتەوە بۆ هەولێر یا جارێ ماوە؟ وەڵای ئمە بەپێی بڕیاری دادگای تەمیز بڵێ عەفوم بەپێی ئەو بڕیاری کە هەیە دەبێت پابەند بن بە بڕیارەکانی دادگای تەمیزەوە. ئێمە نووسرامان هێناوەتەوە لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان کە ئەم دۆسیە و دۆسیەکانی لاوری شێخزەنگین هەمووی هەواڵەی دادگای پێداچوونەوەی هەرێم بکرێ. بەڵام ئەمە کە دادبینی تێداکرا بە هۆکاری ئەوەی کە دوو دۆسیەن دۆسی 56ەکە وربینی تیا بوو بۆیە ڕۆژی دابینی تیا دیاری کرا و تیاکرا بۆ سەرەتایەکەی زائل چکە لە ڕووی شکلێەوە دابینی کراوە. دۆسی 406ەکەی ماوە، دۆسی 406ەکەی لە وربینیە. هەفتەی ئایندە کە بێتەوە بڕیاری گواستنەوەی درێ ئەگەریان سکاڵەکاران ئامادە نەبن ئەو کاتە چ بڕیارەکە درێت؟ وڵی چاوەڕی دادگاکەین چکە من نووسراوەکەمان هێناوەوە، چونکە دادوەریشە لە هەردوو دۆسەکە پێکەوە ئەنێرین. ئەگەر وربینی دۆسی 406ەکە تەواو بوو بێت هیچی تیان نەما بێت ئەبێت دادگا پابەند بێ بە بڕیاری دادگای پێداچوونەوەی هەرێم.